ئەمڕۆ حەق وایە پیرۆزبایی بکەین لەو کەسانەی کە حەزیان لە خواردنەوەی چا هەیە و بێگومان نەرسان لە لای خۆمان بەو شێوەیە چونکە یەکێک لە خواردنەوەوە هەرە گرنگەکان لای ئێمە چایە و زۆر کەسەکانیش هەن کە ئەبینیت ئەڵێ ئەگەر ڕۆژێک چا نەخۆمەوە توشتی سەرێشا بم. جا چا مێژوویەکی یەکجار دوور و درێژ و کۆنی هەیە خۆی ئەگەڕێتەوە بۆ 2000 ساڵ پێش زین دەوترێت کە ئەم ڕوەکە دۆزراوەتەوە یەکەم جاریش لە چین بووە دواتر ئەوە بووە کە بەرەو وڵاتانی دیکە هەناردە کراوە. سەرچاوی چا بە هەمان شێوە کە ئاماژەم بۆ کرد ئەگەڕێتەوە بۆ چینی کۆن و خواردنەوەکەش وا بووە کە دواتر بەرەو وڵاتانی ڕۆژهەڵاتی ئاسیا ڕەوانە کراوە و هەر بە ئاسیاشەوە نەوەستاوە بە هەمان شێوە کە ئەیبینین لە ئێستا تەنانەت لە وڵاتێک وەک بەریتانیا شار زۆر گرنگی پێ ئەدرێت. بازرگانەکانی پۆرتوگال لە ماوەی سەدەی 16 ئەم ڕوەکەیان یان ئەم خواردنەوەیان بە ئەوروپایەکان ناسان و لە ماوەی سەدەی 17دا خواردنەوەی چا لە نێو ئینگلیزیەکاندا باوکراوە کە چونکە شاژن لە ڕاستیە گرنگی پێدا دەوترێت دیتر زۆر بیر لەوە نەکرایەوە کە ئەمە ئایا بۆ بەهای خۆراکی خەڵکی خۆنیانە زیاتر چوو قاڵبیەوەی کە مۆد بووە دواتر کە ئیتر وەک ژەمێکی زۆر گرنگی لێ هات با بڵێن وەک خواردنەوەیکی گرنگلات اینجا ئیتر بە دوای ئەوە گەڕان کە بزانن ئەم خواردنەوەی سوودەکانی چییە. جا ڕێژەی بەکارهێنانی چا لە جیهانە بێگومان ئامارەکان جیاوازە و هەر وڵاتەوە لەوانەیە ئێستا ڕێژەیەکی بۆ تۆمار بکرێت بەڵام بەگشتی ئەوترێت ڕۆژانە 3 میلیارد کوب چا دەخورێتەوە لە جیهانە و هەر ئەمە وای کردو یەکێک بێت لە هەرە پڕ هەوادارترین خواردنەوە گێرمەکان لە جیهانە. چا یەکێک لەو خواردنەوانەیە کە وڵاتان ئێستا بەرهەمێنن وڵاتانی جیاوازە بەڵام وەکو ئەو وڵاتانی کە ئێستا زۆر ناوبانگیان هەیە بۆ نمونە سنیگالە هندستانە و چینیش کە دەوترێت زیاتر لە 2 میلیۆن تۆنی بەرهەمەهێنێت لە ساڵێکە. هند لە پلەی دواترا دێت 1 میلیۆن تۆن بەرهەمەهێنێت و بەم شێوەیە ئەبینین کە ئەم دوو وڵاتە لە ڕیزی یەکەمادن لە دوای ئەوانیش کە کێنیا دەبینێت 350,000 تۆن لە ساڵێکە چا بەرهەمەهێنرێت لە وڵاتەیە دوای ئەوانیش سریلانکا بە بەرهەمهێنانی 300,000 تۆن چا وواکەن کە ناویان لە ڕیزی ئەو وڵاتانەیە بێت کە بەرە وڵاتانی تر چا ڕەواناکەن و دوای ئەوانش وڵاتی دراوسێ ئەبینرێت کە ناوی لە بەرهەمهێنانی چایە دەستێکی باڵای هەیە ئەویش تورکیایە کە ساڵانە 175,000 تۆن چا لەم وڵاتەیە بەرهەمەهێنرێت. دوای وڵاتانێکە بەرهەمهێنەری چان بێگومان ئەزانین کە خەڵێکی زۆر گرنگ هەیە کە ئەویش شێوازی دروستکردنی چایە و ئەوەی کە سوودە خۆراکیەکانی ئەم خواردنەوەیە چۆنە بێگومان ئەزانن چا کاتێک باسی ئەکرێت هەر مەرجنیە چای ڕەش بێت و ئەو سوودانەی کە چای ڕەش ئەیگەێنێت لانەیە چای سپی بێت چای سەوز بێت و ئێستا بینین کە کۆمەڵێک لە ڕوەکانیش وەکو چا بەکارهێنرێت بەڵام چای سپی یەکێک لە دەگمەنترین چاکانە نرخێکی زۆرە و هەروەها بەهای خۆراکیەکی یەکجار زۆریشی هەیە. چای سپی بە هەمان شێوەکە وتمان وا دیارە بەهۆی ئەوەی کە گرانە هەر بۆیە لانێ زۆر کەس نەتوانێت بیخوات بەڵام چایەکی زۆر باشە لە گەڵا پێنەگەشتوەکانی ڕۆکی کاملیا دروست دەکرێت و تامەکەشی هاوشێوەی چای ڕەشە مەڵێن کە ئەی بۆچی ئەم هەموو پارێ بدرێت کاتە چای سپی بخورێت دواتر لەگەڵ میوانەکەمانە گفتگۆی لەسەرەکەن کە بەڕاستی تایبەتمەندی و بەهای خۆراکی ئەمە چییە. گرنگترین جۆری چای لە جیهانە بە جۆرێک کە 1 کیلۆ چای سپی نرخەکەی دەگاتە 2,000 دلار. بهێنە پێش چای خۆتان بچنە شوێنێک کۆفەتێریایەک داوای کوپێک چای سپی بکەن ئەبێ بە چ نرخێک پێتان بێت. دەوڵەمەندە بە ڤیتامین و دەمارەکان دەپارێزێت و مادەی زیان بەخش لە جەستە دەکاتە دەرەوە و لەگەڵیشیا کەمتر دژی خەوزڕاندنە بە هەمان شێوە کازان زۆر جارەوترێت ئەگەر ئەتوانن شەوان چامەخۆنەوە چونکە خەوەزڕێنێت بەڵام ئەم چایە بۆ خەوزڕاندن کەمتر کێشە دروست دەکات و هەر کوپێکیش لەم چایە تەنیا 15 میلیگرام کافینی تایە کەوا دیارە بڕی کافینەکەی کەمترە لە چای ڕەش و چای سەوزیشمان هەیە هەروەها یەکێکی دیکە لە چایە هەرە باشەکانە بە بەراورد لەگەڵ چای سپیە نرخەکەی چای سەوز زۆر گونجاوترە لەلای خۆمان بە خۆشحاڵی ئێستا زۆر کەس گرنگی پێدێت تەنانەت کەسانێکە کۆمەڵێک لە گرفتەکانیان لەبەر خواردنەوەی چای ڕەشلانێ بۆ دروست بێت بە خواردنەوەی چای سەوز لەوانەیە ئەم گرفتانان زۆر کەمتر بەرۆک بگرێت و تەنانەت دەوترێت زۆر بەهای خۆراکیشی زۆرە.